گزن دەدەن من و دۆستەکانم بۆ تاوێک تەنیا بین؟ ئێمە چاوەڕوانین. سپاست دەکەم. دەی وەرن دۆستان. ئەوان چی بە یەکتر دەڵێن؟ ئەوان لەگەڵ ئێمە تەوفیریان هەیە بابە گەورە. ئێمە هیچ کات لەو شتانەی ئەوان تێدەگەن تێناگەین. ئەم مۆعجزە گەورەیە منەتێکە کە خوددا بەسەر ئێمەی داناوە وە وریایی دانێکە کە ئێمەی ئاگادار کردووە. ئەگەر غافڵ بین و لەم لوتفە گۆرەیە کەڵک وەرنەگرین بێگومان بەرەکەتی خودایی لە دەستمان دەچێت. ئێمە شتێک نین جگە لە بەندەگەلێکی بێدەسەڵات و تاوانبار. بە خۆمان شیاوی ئەم هەموو لوت و مەحەبەتەی خوددا نازانین. سەردەمەی کە شیرینی لوتفی خودامان نەچەشت بوو و لوتفی ئەومان سەبارەت بە خۆمان وا باشکرا نەدیت بوو. بەم چەشنە تا مەزروی دیداری ئەو نەبووین. لە تەواوی شتەکانی دنیای خۆمان بواردبوو و خودامان هەڵبژاردبوو. ئێستا کە مەیل و خۆشەویستی بە دنیا بە تەواوی لە ئێمەدا نەماوە و جگە لە خوددا هیچ شت و هیچ کەسمان بۆ نەماوە، دەبێت چ بکەین؟ باشکرا دەبینین کە دنیا بە تەواوی خۆشیەکانەوە ڕوو لێ کردوین. یەکێک ئێمە بەهۆی بەردەوام بوونی حکوومەتی دەزانێ و یەکی دیکە لە نێو قەشەکانی جیهاندا دەهێوێنێ و دەربکات. ئەوەی دیکە دەهێوێ بەهۆی گەشەکردنی شاری مەی بوێ. ئەوەی دیش بە هۆکاری پەرەسەندنی تیجارەتمان دەزانێت. لەگەڵ ئەو داوانەی کە دنیا بۆی داناوین دەتانین چ بکەین؟ ئێمە بە هیوای گەیشتن بە مەلەکوتی خوددا بووین، بەڵام پاشی تێپەڕینی 300 ساڵ هێشتاش هەر لە بەندی زەوی داین. خوددا بۆ خۆی دەزانێت کە دنیا بۆ ئێمە تەنگ و تاریکە و هەر وەک قەفەس ئێمە دەگوشێ. مناواتێکم نییە جگەلەوەی هەرچی زووتر لەو قەفەزە ڕزگاریمان بێت. لە نێوان ئێمە و تۆدا مەودایەک جگە لە مردن نییە. ئەگەر مردن ئەم مەودایە لا دەبات، سوێن بەخۆت کە تا مەزرۆی مردن و لەوەی کە جارێکی دیکە بگەڕێمەوە سەر ژیانی دنیایی قەڵسم. خودایە، ئەو هەڵوانە کە لە ئاسمانی ئەوینی تۆدا هەڵفڕین چۆن دەتوانن زەوی بکەنە هێلانە و خانووی خۆیان؟ ئێمە لە بەرامبەری خوداکانی درۆییدا ڕاوەستاین تا بگەین بە تۆ. ئەگەر مەیلمان بە دنیا بوایە کە بەر لەمەش دنیا بۆمان ئامادە بوو. هەرچی لەم جیهانەدایە مۆجزەیە، بەڵام ئێمە بە بڕێکیان عادەتمان هەیە و بە بڕێکی نیمانە. هەروایە بریا دەمانتوانی بڕێنە نێو کۆڕی ئەوانەوە تا بزانین چی بە یەک دەڵێن. ئەوێ تەماشاکەن، کەمی تریۆ. خوددا مردووە.
دەبێ هەواڵیان پێ بدەین. جەنابی ماکسیمیلیان بابە گەورە کەمیتریۆ مردووە. لەگەڵ ئێوەمانەوەی پیاوانی خوددا قەدی سەکان. جەنابی ماکسیمیلیان بابە گەورە لەگەڵ ئێوەمە کیمیترۆ مردووە. جەنابی ماکسیمیلیان جەنابی تلمیخا بۆچی وەڵام نادەنەوە؟ خاوەن شکوەکان کیمیتریۆ مردووە لەگەڵ ئێوەمە. جەنابی ماکسیمیلیان بابە گەورە جەنابی ماکسیمیلیان جەنابی ماکسیمیلیان ئانتۆنیوس سۆدینانوس مردووە. ئەوانە مردوون. ئەوانە مردوون. پیارانی ئەشکەوت مردوون. قەدیسانی خوددا مردوون. پیاوانی خوددا مردوون. چی وت؟ ئەسحاب مردوون. پیاوانی ئەشکەوت مردوون.